ساتی کردنەوەی دەرگای بانکی کەلارە بە مەبەستی دابەشکردنی موچەی مانگی حەوت. بەشێکی زۆری موچە خۆرانە چەندین کات ژمێرە چاوەڕوانی کردنەوەی ئەم دەرگایان بۆ ئەوەی موچە دواکەوتۆکەیان وەربگرن کە موچەی 3 مانگ پێش ئێستایە. وەڵا 3 مانگم ئاس وەرنەگیرا براکەم، خۆتەزانی ژیان هیچ ژیانی خۆش نییە، ژیانی تاڵە، ئەمە پێشمەرگە و ئاشایت و کەس و کار ئەنفال و شەید و من خۆم عەلەی شەیدم. برام ئەنفالە وەڵا بڕۆ ڕێنیە پاڵپاڵێنێکە قەڵەباڵغێکە نەناوە باز مەقەگەکەی وەڵا لە حێوتە ناچمە ناوە لە هەیەکەم داتە ناو ناچمە ناوە وەڵا لە 8 هاتمە داواکاریمانەوەتانێ معاشەکەمان بۆ خاچکەن کول مانگێ سەرفیکەن جوان و وەزع باش بوێ و خەڵک بۆ خۆی تۆزێ ژیاری خۆش بواتە سەر وانە وەمە 3 مانگان 4 مانگە وەری ناگرین درۆ ئەکەن منەمە هەوا ئەکەن پێمانەوە ئەکەن پێمان یاڵە ئێستا یەک فلیسیەکەم نییە وە قەرزانە خۆم ئەوە ئەوێ وەڵا وەزع شوێن بێ من مانگێ یعنی کسە کامەتە گەرەکەم مفۆز دەریشتم چەندێکە 1 ڕۆپێ نییە لە گرفانە بڕۆم شتێ بخۆم پێی باشە زایوەم بۆ بۆن ئەیدەمە قەرزایی هیچ نامێتەوە بوو من هەیە فەقیر نییەتی چی قوڕک باتە سەرا من ئەتوانم سایقی بکەم بەس نییە هیچ ئێشێکیش نەماوە دەستمانەوە. زۆرێک لەو کەسانەی لە بانکی کەلار موچە وەردەگرن کەسانی بەتەمەنن کە دوای 10 ساڵ خزمەتکردن بەو شێوەیە پاداشیان دەدرێتەوە. ئەوە ناڕزایی زۆریان بەرامبەر حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم هەیە کە چەندین ساڵ لە کاتی فەرمانبەریدا موچەی ئەوانی بڕیەوە و کەس نازانێت چیلۆ پارەیە کراوە. ئێستاش بۆ پێدانی موچەیەک چەند مانگ لە چاوەڕوانیدا دایانهێڵنەوە. ئەمڕۆ یەکەم ڕۆژی دابەشکردنی موچەیە من خۆم خانەنشینم تر ئەبڕات سرێکم دا لەسەرەوە و نەخەرەباڵغ بوو هەرمەجال نەبوو هەیەکەم تەقدیم کەم تاوەکو موچەوەرگرم لەم ناچارە گەڕەم و بۆ ڕۆژی شەممە وەڵاهی زۆر خراپە خۆتان هەموو خەڵک ئاگادارە لە کوردستانە موچەیەکی پێشەوەی من خانەنشین بم موچەیەکی زۆرمان فەوتا تەرفیەکی زۆرمان فەوتا اینجا کە خانەنشینیش بووین ئەوە ئێستا مانگی دەیە ئەمە قەرارە موچەی مانگی حەوت وەرگری والله قەت ڕەوانیە و ئەشکراوانە بوایە یعنی ئەگەر حکوومەت خەمی لێ بخواردایە ئەیتوانی وانە بوایە على الأقل کاتی دابەشکردنی موچە یعنی شتێکی زۆر گران نییە زۆر ناڕەحەت نییە چەند ڕێگە و ڕێوشێنێک بگرنە بەر بۆ دابەشکردنی موچە و بۆی ئەو خەڵکەی کە هاتووە ئەزیەتی نەبێ و هیلاک نەبێ. سەرەگرتن و ماندووبوون و چاوەڕوانی زۆر ئەو دۆخەیە کە هەموو جارێک لە کاتی دابەشکردنی موچەدا یەخەی موچە خۆرانی ئەم هەرێمە دەگرێت. ئەمە جگەلەوەی کە هەموو ساڵێک 2-3 موچەیان دەخورێت. خانەنشینان نیگەران لەوەی کە لە کاتی فەرمانبەریدا مانگانە پشکی خانەنشینی لە موچەکانیان بڕدراوە کەچی هیچ سندوقێکی خانەنشینی بوونی نییە کە مانگانە موچەی خۆیانی لێوەربگرنەوە. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.